ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان پامێک بە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا پەیوەندیدارەکان ئەگەێنین سەبارەت بە چارەنووسی گیراوانی بادینان لە چالاگوانان و ڕۆژنامەوانان و ئەوانەی کە نیەتی خۆپیشاندانیان بووە کە ماوەیەکی دوور و درێژە لە زینداندان و بەبێ چارەنووس ماونەتەوە. ئێمە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان شانازی پێوە ئەکا پاراستنی مافی مرۆڤە لە هەرێمی کوردستان کە ئەمە بۆتە ناسنامەیەک بۆ ئەم هەرێمەی ئێمە کە هەندێک سزا هەیە جێبەجێی ناکات. بۆیە هەر لەو سۆنگەیەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا پەیوەندیدارەکان ئەکەین کە چارەنووس و ئازادکردنی ئەو گیراوانە بە زووترین کات ڕابگەێنێ، چونکە خێزانەکانیان لە چاوەڕوانەیەکی گەورەدان و ئەوانەش چەند مانگێکی زۆرە دەست بەسەر کراون بەبێ ئەوەی هیچ چارەنووسێکیان لە ڕووی یاساییەوە دیار بێت. بۆیە ئازادکردنیان بە پێویست و گرنگ ئەزانین بۆ ئەوەی مافی مرۆڤ لەم هەرێمەدا چۆن پارێزراوە هەروە بە پارێزراوی و بە شانازیەوە بۆ هەمومان بمێنێتەوە. ئێمە گەلێک بە دوواداچوونمان کردووە بەڵێ و هەواڵی هەمووانەمان پرسیوە، بەڵام بەداخەوە تا ئێستا یعنی ئەمانە هێڵراونەتەوە کە ئەمە جێگەی داخە بۆ ئێمە. بۆیە ئێمە لێرەوە هەر پێمان خۆش بۆ ئەمڕۆ ئەم پەیامە بگەێنین، چکە بە ئەرکی پەرلەمانی خۆمانی ئەزانین و هەم من وەک جێگیری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ئەرکمە هەواڵی هاوڵاتیان و پاراستنی مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئەستۆ بگرم و بە دوواداچوون بکەم و بە پێویستیشی ئەزانم داوا لە دەستگا پەیوەندیدارەکان بکەم کە بە زووترین کات ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان ئازاد بکەن. ئێمە ئەو ژمارەی کە بەدەستمان گەیشتۆ 16 ناومان بەدەست گەیشتۆ، دیارە ئەم 16 تەنیا هەر ئەوانە نین، لەوانەیە ژمارەکە زۆر لەمەش زیاتر بێت، لە نزیکی 50 تا 70 کەسن. ئێمە تا ئێستا وەکو لیژنەی پەرلەمانی ڕاستیەکەی کار ئاسانیان بۆ نەکردوین بۆ سەردانی کە ئەمە جێی نیگەرانیە بۆ ئێمە و وێڕای ئەوەی کە چەند جارێک داوامان کردووە، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو کار ئاسانیە نەکراوە بۆ پەرلەمانتاران کە ئەو زیندانیانە ببینین، ئەو ڕاگیراوانە ببینین. ئەزانی ئێمە ئیشی پەرلەمانی بە دوواداچوونە، ئێمەش وەکو فراکسیۆنەکە بە ئەرکی خۆمانمانزانیەوە هەم بە دوواداچوون بکەین هەم داکۆکی بکەین لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. من خۆم تا ئێستا دوو جارم پرسیار ئاراستەی حکوومەت کردووە لە 5 کە سەرۆکی حکوومەت هاتە پەرلەمانی کوردستان، هەر بە نووسرا و کۆی پرسیارەکانم یەکێک لەو پرسیارانم مەسەلەی مافی ئازادی ڕادەربڕین و مافی خۆپیشاندەران بوو کە دوو مافی ئاسایی و یاسایی خەڵکی کوردستانە و داوام کردووە چارەنووسیەوانە دیاری بکرێت. تا ئێستا وەڵامم وەرنەگرتووە لە 20 جارێکی کە هەمان پرسیارم ئاراستە کردوتەوە تا ئێستا وەڵامم وەرنەگرتووە. بۆیە بە گرنگی ئەزانم ئەوەی لەم هەرێمەدا ئەگوزارێت، یعنی ناکرێت کە ئێمە هەرێمێکین شانازی بکەین بە پاراستنی مافی مرۆڤەوە چارەنووسی کۆمەڵێک کەس بە نادیاری بمێنێتەوە. ئەگەر هەر کەسێک بە بەڵگەوە هەر شتێکی لەسەر هەیە لە ڕووی ئەوەی کە ئەمنێتی وڵاتی تێکدا بێت، پێویستە پیشانی پەرلەمانتاران بکرێت و ئێمەش لێ ئاگدار بینەوە، ئەگەرنا هێشتنەوەی هەر کەسێک لەناو زیندانەکاندا بەبێ یاسا، یعنی ئەمە کارێکە کە توانم بڵم دوور لە مافی مرۆڤ و لە چەسپاندنی یاسا. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان یەکێک لەو خاڵانی کە لەسەری ڕێککەوتوین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ بەشداریمان لە حکوومەت مەسەلەی بەرجەستەکردنی ئازادی ڕادەربڕینە، چونکە یەکێک لە بنەما هەرە سەرەکیەکانی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان و لە کارنامەی ئێمەدا و لە استراتیجێتی بزوتنەوەی گۆڕاندا هاتووە ئازادی ڕۆژنامەگەریە، ئازادی ڕادەربڕینە، مەسەلەی فرەحیزبیە. لەبەر ئەوە یعنی ئێمە بەردەوام پێداگری لەکەین ئەگەر حکوومەت هەنگاوەکانیشی خاوبێ ئەبێ جەخت بکەینەوە لەسەر ئەوەی زیاتر پێداگر بین لەوەی کە ئەبێ ئەوانە بەرجەستە ببن و ئەبێ لە هەرێمی کوردستاندا فەراهەم بکرێن بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانی.